کۆماری ئیسلامی و فرۆشتنی ئەندامانی جەستە. بە پیاسەکردن بە ژمارەیەک لە شەقامەکاندا و بە تایبەت لە دەوروبەری نەخۆشخانەکان و ناوەندە پزیشکیەکان، کۆمەڵێکی زۆر ڕاگەیاندن و دەستنووس بۆ فرۆشتنی ئەندامانی جەستە دەبینن. هەژاری دەستکورتی نەبوونی بیمە کۆمەڵایەتیەکان کۆمەڵە گیرروگرفتی بنەماڵەیی سەرچاوەگرتوو لە کێشەی دارایی و کۆمەڵایەتی، بەداخەوە ژمارەیەکی زۆر لە خەڵکی ئێرانی ناچار بە فرۆشتنی یەکێک لە ئەندامانی جەستەی کردووە. ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی لە زومڕەی ئەو دەگمەن وڵاتانەی دنیایە کە تێیدا بەشێک لە هەژاران بۆ مانەوەی خۆیان و بنەماڵەکانیان ناچارن ئەندامانی جەستەی خۆیان بفرۆشن. تۆڕی دەڵاڵەکان، واسیتە و ناوەندە دەرمانیەکان بەشێک لە کۆمەڵگەی پزیشکی کە بێجگە لە پارە و سەروەت بیر لە هیچ شتێکی تر ناکاتەوە، لە تیجارەتی پڕ لە شەرمەزاری و نامرۆڤانەی فرۆشتنی ئەندامانی جەستەدا تێوەگلاون. بە شێوەی ئاسایی یەکێک لە ئەندامانی بنەماڵە ئەگەر ناناوەریش بێت بۆ دۆزینەوەی کار، هەزینەی دەرمان، دابینکردنی خواردن و کرێماڵ ڕوو لە هەموو دەرگایەک دەکات. هەرچی شکی ئەبات لە قاڵی و یەخچاڵ و تەلەڤیزیۆن، لە جەواهیراتی ڕێوڕەسمی هاوسەرگیریەوە تا دووچەرخە و شتی تر دەفرۆشێت. لە بەقاڵی و سوپێرمارکێتی سەری کۆڵانەوە تا دۆست و ئاشنا قەرز وەردەگرێت. کاتێک هیچ شتێکیان بۆ فرۆشتن نەما و ئیمکانی وەرگرتنی قەرزیش لە دەستچوو، لە ڕووی بێهیوایی و ناچاریەوە بیر و فکر و نەخشەی جۆراوجۆر دێتە مێشکیانەوە. دزی، لەشفرۆشی، گیرۆدەبوون بە ماددەی هۆشبەر، خۆکوژی و لە کۆتاییدا فرۆشتنی ئەندامانی جەستە. دەوڵەمەندەکان ئەو نەخۆشانەی کە ئیمکانی کڕینی ئەندامێکی لەشیان هەیە لەگەڵ دەڵاڵ و تۆڕی دوکتورە گەندەڵەکان لە کەمیندان. نرخی هەر ئەندامێکی لەش بەپێی گرنگیەکەی لە ژیانی مرۆڤدا و بۆ هەر تەمەن و جنسیەتێک دیاری کراوە. قەرار و مەدار دەکرێت، ڕۆژی عەمەلکردن دیاری دەکرێت، ڕێکارە یاسایی و ئیداریەکان ئەنجام ئەدرێن. حکوومەتی ئیسلامی کە خۆی هۆکاری ئەم تجارەتە دزەوەیە ئاگادارە و هێندێک لە کاربەدەستان و بەرپرسانی ڕەژیم لە داهاتی ئەم بازرگانیە بە جەستەی مرۆڤەوە شەریک و بەشدارن. کاربەدەستانی حکوومەتی، ئاخوندە دەسەڵاتدارەکان، فەرماندە نزامیەکان، نوێنەرانی مەجلیسی ئیسلامی و ئاغازادە دز و گەندەڵەکانیان کە لەسەر سەروەت و دەسەڵاتی ئەم وڵاتە ڕۆنیشتوون سەبەبکاری ئەم هەژاری و فەلاکەتن. لە وڵاتێکدا کە لەسەر دەریایەک لە نەوت و گاز قەراری گرتووە، شارۆمەندانی بەهۆی هەژاریەوە ناچارن بەشە حەیاتی و گرنگەکانی جەستەیان بخەنە بازاڕی فرۆشەوە. ئێستا ئیتر فرۆشتنی کولیە و چاو چارەساز نییە و لێرە و لەوێ ئاگاهی فرۆشتنی دڵیش بە دیوارەکانەوە دراوە. کڕینی ئەندامانی جەستە لە هەژاران و بێبەشان بازرگانیەکی جەنایەتکارانەیە. گەندەڵی تەنانەت ژمارەیەک لە پزیشکەکان بۆتە قەسابیکردنی جەستەی ئینسان بۆ دەستەبەرکردنی پارە. ئەم جۆرە دکتورانە شەبەکەی دەڵاڵ و واسیتەی فرۆشتنی جەستەی ئینسانی بەتایبەت بە خۆیان هەیە. کۆماری ئیسلامی و تۆڕە گەندەڵ و قازانج پەرستە پزیشکیەکان سەبەبکاری ئەم بارودۆخە نامرۆڤانە و تند و تیژە ئامێزانن. نظامی سەرمایەداری ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی یەکێک لە نامرۆڤانەترین شێوازەکانی نظامی سەرمایەداریە. مانەوەی ئەم ڕژیمە ڕۆژ لەگەڵ ڕۆژ ژمارەیەکی زیاتر لە خەڵک بەرەو هەڵدێری فەلاکەت پاڵ پێوەدەنێت و لە داهاتووشدا کارەساتی گەورە و زیاتری ئینسانی لێدەکەوێتەوە.